والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. لا درێژەی دەرسەکانماندا هەر لە حەدیسی شەشەم ئەو فەرمودەی کە ئەبوو ئەبی عەبدیالله النوعمانی کوڕی بەشیر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ بۆمان دەجێڕێتەوە دەفەرمێ إن الحلال بين وإن الحرام بين وبينهما أمور مشتبهات لا يعلمهن كثير من الناس هەتا ئاخری. لە دەرسی ڕابردوو باسی حەڵاڵمان کرد، بەس یەک شت زۆر گرنگە بیزانین برایانی بەڕێزم. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە بە تەئکید دەفەرمێ إن الحلال بين وإن الحرام بين، هەردووچیان ڕوون و ئاشکران بۆ خەڵک، یعنی شتێکی شاراوە نین، ینی بۆی کە خەڵک بە دوای دابگەڕێتن بۆ چونکە هەندە دووبارە بۆتەوە، هەندە تکرار بۆتەوە، هەندە جیل لە دوای جیل بە خەڵکیان گوتووە ئەوە حەڵاڵە ئەوە حەرامە ئەوە حەڵاڵە ئەوە حەرامە. هەموو قەزیەکان وەکو بڵێ چۆن کابرا ناوی خۆی دەزانیتن، ناوی خۆی دەزانی ئاوە شتەکانی لە پێشچاوی و ڕوون بۆتەوە. ئەو قەزیانە پێویستی بە ئەوە دەکات کە ئێمەی موسڵمان بەڕاستی تەرکیزیان لەسەر بکەین و زیاد باسییان کەین لە ناو خەڵکی و دووبارەیان کەینەوە بۆی کە خەڵک بە بەرچاوڕوونیەوە معاملە لەگەڵ حەڵاڵ و حەرامەکان دابکاتن. ئەوەی یەک. دوو، لە دەرسی ڕابردوو باسی حەڵاڵمان کرد برا بەڕێزەکانی خۆم. طبعا حەڵاڵ یەک شت ما بوو بێڵێم، شت زۆر ئینسان بێڵێ لەسەر ئەو قەزیانە، بەڵام حەڵاڵ عولەما دەفەرمون ڕەحمەتی خۆیان لەبێت جاری وا هەیە بەنیەت سەرەڕای ئەوەی کە حەڵاڵە و کە تام و چێژ و لەزەتی لێ دەکەی پاداشتیش وەردەگری لە پای ئەو حەڵاڵەی کە تەمەتوعی پێ دەکەی. جا لە هەموو شتێکی حەڵاڵەوە بگرە، ئەو نیەتەی تۆ ئەو حەڵاڵەی بە چ نیەتێک بەکاردینی دەبێتە مایەی ئەوەی کە تو پاداشتیشی لەسەورە بگرین. نمونە زۆرن ناگەڕێمەوە سەری. بینێت سەر دەرسی ئەوڕۆ برا بەڕێزەکانی خۆم مەسەلەی حەرام کە دەفەرمێ الحلال بين والحرام بين. حەرام دیارن شتەکە حەرامەکان، زینایە، دزیە، مەشروب خواردنەوەیە، ڕیبایە، دەیان و سەدان شتی دیکە ئەتوانی مەسەن ئەو شتانی کە زۆر زۆر شائعن. ئێستا لە منداڵێکیش بپرسە بڵێ زینا حەرامەیان حەڵاڵە دەڵێ حەرامە، هەمووی پێداوەرە. لەبەرەوە پێغەمبەر دەفەرمێ بەینون عەلەیهی سەڵات وسەلام. ئەو جا برا بەڕێزەکانی خۆم خاڵێکی زۆر گرنگ هەیە لە مەسەلەی حەرامەکان، پێم خۆش بوو ئیشارەی پێ بکەم، بە زەروری دەزانم زەرورەتی هەبوونی دەسەڵاتدارێکی موسڵمان یان سوڵتەیەکی ئیسلامی. کە دەڵێم سوڵتەیەکی ئیسلامی یانی ئەو دەسەڵاتدارە حکم بە شەریعەت بکات لە هەموو شتێکی زەرورترە برا بەڕێزەکانی خۆم. بۆ چونکە ئەو دەبێتە سەدێکی مەنیع بۆ بڵاوبوونەوەی حەرامەکان و دەبێتە هۆکارێک بۆ جێبەجێکردنی ئەمر و فەرمانەکان. و ئەو عادەت و تەقالیدانەی کە دەشیبین ئەمڕۆکە لە عالەمی ئیسلامی بڵاو بوونەوە بەداخەوە کە وڵاتی ئێمەشی گرتوتەوە، هۆکارەکەی ڕئیسی نەبوونی دەسەڵاتدارێکە کە حکم بە شەریعەتی خوا بکات. بۆ چونکە لە خەمی خەڵکدانیە، کێشەی نیە خەڵک چ دەکات چ ناکات، کێشەی نیە خەڵک دەچێتە بەهەشتیان دەچێتە جەهەنەم. مهم ئەو لەسەر دەسەڵاتەکەی خۆی لەسەر کورسەکەی خۆی بمێنیتن. دەسەڵاتدارێک کە تحکیمی شریعەتی خوای گەورە بکاتن تەبارەک و تەعالە قبول ناکاتن ئەو عادەت و تەقالیدە دزێ و خراپانەی کە کۆمەڵگە و مجتەمع هەڵدەوەشێنن بڵاو بێتەوە لە ناو خەڵکیدا. یعنی یەک نمونەتان بۆ دێنمەوە کە لەوانەیە ئێستا لای خەڵکی هەر زۆر 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 طەبیعیە. یعنی ئێستا ئەو ڕۆژێک کە مەسەڵەن دەچی لە بازاری دەڵێ کاکەوە ماستی مەڕیە، دەداتێ بە ماستی مەڕی، هەر مەڕە بەڵێ مەڕە، بەڵام معمەلە و
وەکوێ گوتیەوەی کردووە ناوی چییە؟ شیری تۆزە. بۆ هۆکارەکەی چێ تەماشەکە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێت. قسەکە زۆر مەشهورە، هەمووتان لەوانەیە گوێتان لێبوو بێت. یعنی شەو کە بە کۆڵانەکاندا دەگەڕێ مشت و مڕی کچ و دایکێکی گوێ لێ دەبێت. ئەها دەبێت دەسەڵاتدار کە تەحکیمی شەریعەتی کرد کە موسڵمان بوو حەریسە ئەو مجتەمەع فاسد نەبێت. چونکە ئەو مجتەمەع فاسد بێ وەزعل هەمان تێکەچێت. کە دەیوێ دایکەکەی ئاوی دەشیری کا کچەکەشی مانع دەبێتن ئاوی دەشیری مەکە بۆ چکە خەلیفەی موسڵمانان دەسەڵاتداری ئیسلامی مەنعی کردووە. حرامە. ئێخۆ ئاگای لێ نییە؟ خۆخواوی ئاگای لێیە. ئەگەر سوڵتە سوڵتەیەکی شەرعی بوو ئەو خەڵکە چاکە پەروەردە دەبێت. بەهەرحاڵ ئەوە وەکوێ گوتی بابەتێکی ئەوە یەکێکە لە بابەتەکان. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چونکە هەڕەمی دەسەڵاتداری شەرعی و ڕئیسی دەوڵەت و پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵات وسەلام بە بازاردا گەڕاوە تەماشای خەڵکی کردو چۆن معامەلە و کەسابەت دەکات. کابرا گەنمی ڕۆ کردو دەست دەناو گەنمی ڕۆ دەکاتن بنی تەڕە دەفەرمێەوە بۆ بنی تەڕە ئەصابەته السەما باران پێکەوتووی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. فەرمێدی بۆ لەسەرەوە دانەناو بۆی کە تەڕەکە دیار بێ وشکەکە تەڕەکەت داپۆشیوە. من غەشە یان من غەشەنا فەلەیسە میننا. ئەوەی کە فێڵمان لێ بکات و بەهەڵەمان دابات و لە معاملە فێڵ لە خەڵکی بکە لە ئێمە نییە. یعنی لەگەڵ ئێمە بیدایەت نایەتە بەهەشت. مانای ئەوە نییە کابرا پێی کافر دەبێت. ئەمڕۆ برا بەڕێزەکانی خۆ لەبەرەوە ئێستا موسڵمانان بە تایبەتی لە هەموو عالەمی ئیسلامی زۆر نیگەرانن لە چی؟ لەو عادەت و تەقالیدانەی کە هاوردە کراون بۆ ناو وڵاتەکانمان. ئەوە ڕۆژی ڤالانتاینە تەماشە دەکەی کابرا ڕۆژی ڤالانتاینە کە قەشەیەکە جا ئایا قسەکە واریدەیان وارد نییە. بەهەرحاڵ هی نەسڕانیەکانە هی بەناو مەسیحیەکانە. قسەیەکی خۆشەویستی مزەیەفە، خۆشەویستیەکی حەرامە لە نێوان کوڕ و کچێکدا. جا ئەو کوڕە قەشە بێ دەسەڵاتدار بێ ئەوە بێ مەقسە لەسەرەوەی ناکەی. کوڕ و کچی خەڵکی موسڵمان کە لە هەویەکەی نووسراوە موسلیم خەفەتەکە ئەوەیە کە ئەو قەزیە ئەوە مەسەلەن دەڕواتن ڕۆژی ڤالانتاینەکە کابرا دەڕواتن گوڵێکی سووری بەدەستەوەی و دەچێتە زانکۆی و یان لە بازاری جاری وا دەبینی ئاگات لە چونیە کۆشتانە نازانی کابرای وا دێ گوڵەکت پێشکەش دەکات. کەچی ئەگەر ئەو سوڵتە شەرعیە هەبێ هەموو ڕۆژێکی خەڵکی خۆشەویستی دەبێتە بەڵام خۆشەویستیەکی مزەیەفنە خۆشەویستیەکی ڕاستەقینە. ئەو جار ڕۆژی ڕەنگەکان تەماشکە وای لێ دەکەن لە موسڵمانان بە بەشتی زۆر سەیر و سەمەرە مەشغوڵ دەکەن کەچی خودی ئەو دەسەڵاتدارانە کە قەزیەکەیان بۆ خەڵکی زۆر ئاسان کردووە بۆ خەڵکیان تەشریع کردووە خەڵکی تەشجیع دەکەن بەڵام قبول ناکەن کوڕکچەکانی خۆیان بەم شێوازە هەڵس و کەوت بکەن. قبول ناکەن کوڕکچەکانی خۆیان بەم شێوازە هەڵس و کەوت بکەن بۆی کە منداڵەکانیان دوور بن لە هەموو خراپە و خراپەکاریەکی وا منۆکو بۆ معلوماتیشتان لەسەر چاوەی زۆر باوەڕ پێکراو یعنی تەماشەکە بەشێکی زۆری ئەو بەرپرسانەی لە عالەمی ئیسلامی منداڵەکانیان دەنێرنە شوێنێک خوێندنێکی تایبەت کە لە ڕووی ئەخلاق و لە ڕووی زۆر شتەوە پارێزراو علمی چا شوێن بەڵام ئەو قەزیانەی دیکە بۆ خەڵکی زۆر ئاسان دەکەن ڕۆژیان بۆ تەحدید دەکەن و تەشجیعیان دەکەن و هاوکاریان دەکەن و ئیعلامیش تەقتیەکی باشیان بۆ دەکات. ئەو هەمووی دەگەڕێتەوە سەرچی دەگەڕێت سەر دەسەڵاتدارێک. لەبەرەوە برا بەڕێزەکانی خۆم زۆر زاری وایە ئینسان کە ئەو بەسەرهاتە ئیمامی ئەحمەد دەخوێنیتەوە تەعەجوبت دێتن بەس ئەو عالمە گەورانە زۆر دووربین بوو. یعنی کاتێک کە ئیمامی ئەحمەد دەسەڵاتداری ئەو کاتەی سجنی دەکات تعزیبی دەدا لێی دەدا ڕۆژانە
دەڵێ 100 جەلدەیە 80 جەلدەیە چەندە لێیان داوە بەس لەسەرەوەی کە نێگوتە قورئان مەخلووقە. بەڵام کە لێی دەپرسن دەڵێ گەر یەک دوعام جێگیر بێ لە لای خوای پەروەردگار بۆ ئەو سوڵتەی دەکەم، بۆ چکە سوڵتەکە سوڵتەیەکی ئیسلامی بوو. سوڵتەکە سوڵتەیەکی ئیسلامی بوو، حاکم حاکمێکی مسلمان بوو. بەڵام با ئیمامی ئەحمەدی شانگر بێت لەسەر شوبهەیەکی کە دروستیان کردووە، لەسەر شتێکی مەسەلەن ناحەق، ئەو ڕێی بەخۆ نەداوە کە بڵێ وەڵا دوعای لێ دەکەم و کە ئەوە بێت، بۆ چکە کۆزەکەم تێک دەچێت. جا لەبەرەوە برا بەڕێزەکانی خۆم زۆر زەرورە وڵاتانی مسلمان نشین هەوڵ دەن چێ لە هەموو کەس عالمترە، شارەزاترە، بەقووەترە بۆ جێبەجێکردنی ئەو ئەمر و فەرمانانەی کە خوا و پێغەمبەری خوا پێیان کردوین بۆی کە بێتە وەکو بڵێ سەدێکی مەنیع لەو عادەت و تەقالیدانەی کە هاتوون. ئەوەش برا بەڕێزەکانی خۆم تەماشای ئەو فەرمودەی پێغەمبەری خواکەن عەلەیهی سەڵات وسەلام. بە چەند ڕیوایەت هاتووە کە یەکێک لەوانە ئەبی سعیدی خدری ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ بۆمان دەجێڕێتەوە، دەفەرمێ پێغەمبەری خوا فەرمووی لەتەتبعن سەنەنە یان سونەنە، بەردوو نەوعی هاتووە، من كان قبلكم حذو القذة بالقذة حتى لو دخلوا جحر ضب لدخلتموه. يعني ئەوە پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام کاتێک دادێتن کە مسلمانان جا لە کۆتایی ڕیوایەتەکەیدا قالوا يا رسول الله اليهود والنصارى قال فمن، فەرمووی بە دوای عادەت و تەقالیدی جوولەکە و نەسڕانیەکان دەکەوێت مسلمانان، کابرا مسلمانە بە دوای، بەڵام ئەوەندە خۆی پێکەم دەبێتن، ئەوەندە نزم دەبێتەوە، خۆزیا لە شتی چاکیش چاومان لێکردبانە، خۆزیا لە شتی چاکمان چاو لێکردبانە، خۆزیا لە پاک و خاوێنی چاومان لێکردبانە کە وڵاتی خۆمان پاک و خاوێن ڕابگرین، خۆزیا لەوەمان چاو لێکردبانە کە جێبەجێکردنی ئەو یاسایانەی کە بۆ ڕێکخستنی ژیانی ئینسانەکان هەموو کەس ئیستیفادەی لێ دەکا و پێچەوانەی شەریعەتنی چاومان لێکردبانە، خۆزیا لە بێفەرق و جیاوازی خەڵکەکەی دەسەڵاتدار و بێدەسەڵات بەرامبەر سوڵتەی تەشریعی چاومان لێکردبانە، خۆزیا زۆرن لەو تەکنۆلۆژیایی کە هەیە چاومان لێکردبانە. بەڵام وەرە وایان کرد بەس لەو شتە قێزەون و خراپانە کە ئینسان دینی تەڕیزی حەیواناتی لەگەڵ ڕێزم بۆ خەڵکی چاک، بەس لەوەی چاوی لێ دەکات. لەبەرەوەش بە دەرەجەی یەکەم دەسەڵاتداران مەسئولن لە دنیا و لە دوا ڕۆژیشدا. والله قەسەم بە زات و سیفاتی خوا ڕۆژی دوای ئەو دەسەڵاتدارانەی عالەمی ئیسلامی تف لەو ڕۆژەی دەکەن کە لێ لێداک بوون، کە لێی لەدایک بوون، تەمەنا دەکەن وقال الكافر يا ليتني كنت ترابا، دەڵێ خۆزیا خۆڵ بامە و زیندونە بامە و ئینسانە نەبامە، بۆ چکۆندە بەدبەختی کردوون، ئەوەندە قوڕی وەسەری خەڵکی کردووە. یعنی فەرموو لەو حادیسەی ئەو ڕەنگ و مەنگ و بەزاخت چێن دەرێ بۆ ئەو وڵاتەی مەچێن دەرەی چاک، هەر ئەو پارەی لەوەی ئۆکرا دوو خانەوادەی فەقیر و هەژار و نەدار و ئەوەت پێ ڕزگار دەکردن. ئەوەش یەکێکە لە علاماتی نبووەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە هاتۆتە دی. یعنی وەرە تەماشەکە لە ناشتنی شوهەدای ئوحود، لە ناشتنی شوهەدای ئوحود پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی شایەدیتان بۆ دەدەم لە ڕۆژی دواییدا، شایەدیتان بۆ دەدەم لە ڕۆژی دوایی. هەموو سەحابەکانیش لێوە ڕاوەستاون. ئیمامی ئەبوبەکر فەرمووی پێغەمبەری خوا ئەدی بۆ ئێمە، ئەدێمەش برایوان نین، ئەدی لەگەڵەوان هیجرەتمان نەکردووە، ئەدی لەگەڵەوان جیهادمان نەکردووە. فەرمووی ئەبوبەکر نازانم لە دوای من ئێوە چ دەکەن. ئەبوبەکر دەستی کردەگریان ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێت. یعنی تەماشاکە برا بە ڕێزەکانی خۆم، یعنی ئینسانی ئیماندار، ئینسانی مسلمان دەبێت زۆر حەریص بێ لەسەر دینی خۆی، لەسەر عادەت و تەقالیدی خۆی کە پێچەوانەی ئیسلام نین. لەبەرەوەی ئەو ئیسلامە بۆی هاتووە چ بکاتن؟ ئینەما بوعیثت لیئوتەممە مەکاریم الئەخلاق. مەکاریمی ئەخلاق زۆر زەرورە لەسەر هەموو لە ناو هەموو کۆمەڵگە و مجتەمەیەکی. ئەو ئەخلاق و ڕەوشتە نەمێنیتن لە ناو کۆمەڵگە و مجتەمە، دەبێتە بەڕەڵایی و دەبێتە پەرژینێکی قایم بێ، دەبێتە بازاری حیوان و ئاژەڵ و شتوانە. خاڵێکی دیکەیە زەرورە لە مەسەلەی حرامەکان ئاگامان لێ بێتن، دەفەرمێت تەرک الواجب وفعل الحرام حرام. یعنی حرامەکان هەر ئەوە نین کە ئەتوو نەسێکی شەرعی لەسەرە، جاری وایە ئەو واجبەی کە خوای پەروەردگار لەسەری دانای کە وازت لێ هێنا ئەوە حرامێکت کردووە،
و جێبەجێکردنی حرامەکەش ئەنجامدانی حرامەکەش هەر حرامە. ترك الواجب وفعل الحرام حرام، هەردووچی حرامن. حرامیش برا بە ڕێزەکانی خۆم ئینسان ئەنی خوا پەنامانداتن، یعنی وەکو چۆن تەماشە دەکەی کە جا پشیلەیەکە لە ماڵەوە ڕاگرتووە چکە جاری فێرە زەڕ دەبێ ئەو پشیلێ، یان حیوانێکە یان هەشتێکە لە ماڵەوە ڕاگ کە فێرە زەڕ بوو، هەر جارێکە کە دەمی بە حەرامی بوو بۆ نمونە ئەتوو هات دزی لە ماڵی خاوەنەکەی کرد هوردە وردە فێر دەبێ، ئاخیری سەرەکەی خۆی لەسەردا دەنێت. ئینسانیش خوا نەخواستە ئەگەر فێری حەرام بوو جارێک دوو سێ جار، یعنی ئەو پەردەیە یان ئەو ترس و بیمەی کە لە مابەینی خۆت و خوای گەورەدا دروست بووە هوردە وردە لا دەچێتن، کابرا حەڵال و حەرام هەر پێی سەیرە و باسی حەرامی لەگەڵ بکەی، کاکە کەی زروفی و باسی حەرام کەی لە زروف و سەردەمەیدا. ئاها ئێستانەکە هوردە وردە و کەناڵانەی و بەتایبەتی و کەناڵە بەکرێ گیرا و فاسدانە دێ بەرنامە دەکاتن دەڵێ چی؟ دەڵێ کاکە وەڵا تەداخولکردنی حوڕیەتی شەخسی، ئیوا دێ بە مساقەفی قسە کاکە کات چیشی بە مندا پێم دەڵێ نەسحەتم دەکات بۆ نوێژ ناکە، یان بۆ سەر و گوێلاکت ئاوا چاک کردو، یان بۆ کەچی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە دەفەرمێ كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر. خوای گەورە تەبارەک لعنەتی لە بەشێکی بەنی ئیسرائیلی کردووە، لعن الذين كفروا من بني إسرائيل، لەسەر چی؟ لەسەرەوەی کە ئەمریان بە چاکە و نەهیان لە خراپە ناکرد. كانوا لا يتناهون عن منكر فعلوا، خراپەیەکیان کە دەدی نەهیان لێ نەدەکرد. لەبەرەوە قسەمان لەسەر جا ئایا بە قسەمان دەکرێت بە قسەمان ناکرێت شتێکی دیکەیە. ئەو جا برا بە ڕێزەکانی خۆم زۆر بە کورتی و بە کوشراوەی مەسەلەی حەرامەکان گوتمان تەحدید کراون و دەبێ شتێکە دەڵێ حەرامە دەبێ نەسێکی شەرعی لەسەر بێ، ئەو نەسە شەرعیە. ئەو جا هەندێک عادەت و تەقالید دەمێنەوە لە مابەینی حەڵاڵ و حەرامیدا، ئەوە چێک لای دەکاتەوە ئەو دەلیل و بەڵگەیەی کە هاتووە کە لە دەرسی داهات و ئینشاڵڵا باسی دەکەین، ئەو دەلیل و بەڵگەیە بە قووەتی ئەو دەلیل و بەڵگەیە یەکلای دەکاتەوە دەچێتە لای حەڵاڵەکان یان دەچێتە لای حەرامەکان. و ئەو قسەیە برا بە ڕێزەکانی خۆم ئیفرات و تەفریتێکی زۆری تێکراوە، بابینی بۆ دەرسی داهات و کابرای وایە جاری دەڵێ وازی لە هەفتە حەڵاڵی هێناوە لە ترسی تووشی ئەوە چی نەبێ، ناوی چییە؟ تووشی حەرامی چی نەبێ، ئیفرات و تەفریتەوە. بین هەندێک وەسایە عەشر پێم خۆشە بۆ خۆتان بەتایبەتی ئەو خوشک و برایانش کە گوێیان لێمان دەبێتن، پێم خۆشە بیخوێننەوە کە ئاەتێکە لە ئاەتەکانی قورئانی پیرۆز و زۆر گرنگیشە. عولەما لەبەر گرنگی بابەتەکەی ناویان لێناوە الوەسایە العەشر، ئەو دە وەسیەتەی چێ خوای پەروەردگار بۆ ئێمە ئینسانی مسلمان و دیندار. ئەویش بەچ دەست پێ دەکات؟ خوای پەروەردگار دەفەرمێ قل تعالوا أتل ما حرم ربكم عليكم، ورن ئەی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام بانگیان کە پێیان بڵێ وەرە با پێتان بڵێ خوای گەورە چی لەسەرێوە حەرام کردووە، ئەو شتانە چین کە خوا لەسەر ئێمە حەرام کرد. ئەو دەشتانە ئەتوانم بڵێم زۆربەی زۆری حەرامەکان کۆ دەکەنەوە. یەکەمیان گەورەترین حەرام، گەورەترین شت کە لە ئێمە حەرامە کە بیکەین چییە؟ ئەللا تشریکوا به شەیئا. ناچمە سەر تەفاسیلی ئەوەکان شەڕحیان کە شرک پەیداکردن بۆ خوای پەروەردگار تەبارەک و تەعالە کابرا کە مشریک بوو، هیچ کردەوەیەکی دیکەی بەکەلک نایەتن، هیچ چاکەیەکی دیکەی بۆ حیساب ناکرێتن، حەبیطت عەمەلوه، هەموو کردەوەکانی دیکەی پوچەڵ دەبنەوە. جا شرک بۆ خوای گەورە پەیداکردن لە ئەسمائی بێ، لە صیفاتی بێ، لە ئەفعالی بێ، لە هەر شتێکی بێ، کابرا پێی کافر دەبێ و ئەبەدی دەبێ و ئیستیفادە لە هیچ چاکەیەکی دیکە ناکاتن. ئەو جا دەفەرمێ وەبیلوالیدەینی ئیحسانە. هەندێک لەوانە ئەمرن بەڵام پێچەوانەکەیان چییە؟ گوناه و تاوانە. هاوکە گوتم ترك الواجب وفعل الحرام حرام وبالوالدين إحسانا. لێرە ئەمرە چاکەیان لەگەڵ بکەین، بۆ لە بابی حرامەکانی هێناوە، لە بابی ئەوی هێناوە ها قل تعالوا اتلوا ما حرم ربكم عليكم، لەبەرەوەی چاکە نەکردن لەگەڵ دایک و باوکی یەکێکە لە گوناهە گەورەکان و لە کەبیرەکان. ئەو دایک و باوکەی کە ئەتویان هێنایەتە پاش خوای پەروەردگار بوونە هۆکاری وجودی تۆ لەو دنیایی، هەموو ژیانی خۆیان بە قوربانی تۆ کردو تا پێگەیشت، ئێستا سفڵە دەردەچی. لەبەرەوەی مستحقی ئەوەی لە دوای شرکی بۆ خوای گەورە پەیداکردن
دووەم تاوانی گەورە خراپەکردنە بەرامبەر بە دایک و باوکی. ئەو جا دەفەرمێ ولا تقتلوا أولادكم من إملاق نحن نرزقكم وإياهم. لە سوورەتی ئیسراش بە لەفزێکی دیکە هاتووە تەماشەکە خوای گەورە نەهی کردو. ئێستا الحەمدولله ئەوە نەماوە. ئێستا ئەو خەڵک و هەوای هەڵدەچیتن لەبەرەوەی ئەوەندە نەخۆشی و بەزم و ڕەزم زۆر بوون کابرا منداڵێکی هەبێتن. یعنی وایە لە دێوە دەکاتن دەچی منداڵی دیکە خەڵکی دیکە دینی بەخێو دەکاتن، بەڵام لە سەردەمی جاهیلی ئەوە نەبووە. لە سەردەمی جاهیلی زیاتر خەڵکەکە لەبەرەوەی تەعەدودیان هەبووە، ژنیان مەسەڵەن لە 4 و 5 و 6شیان تێپەڕاندووە، منداڵیان زۆر بوون، وا بۆ منداڵی کوشتوون لە ئەوەی کە نانی پێنەدراون. جا دەفەرمێ منداڵەکانتان مەگوژن لەبەرەوەی کە فەقیرن لە شوێنێکی دەفەرمێ منداڵەکانتان مەگوژن لەوەی لە ترسەوەی کە فەقیر بن، خەشیەتە ئیملاق. لە شوێنی دەفەرمێ من ئیملاقین، لە شوێنی دەفەرمێ خەشیەتە ئیملاق. لە هەردوو حاڵەتی خوا نەهی لێ کردووە. ئەوجا دەفەرمێ ولا تقربوا الفواحش ما ظهر منها وما بطن، کەوە قاعیدەیەکی زۆر عامە. دەفەرمێ نزیکی فەواحش مەبنە وما ظهر منها وما بطن. فەواحش هەموو گوناهێک دەگرێتەوە. هەرچەندە هەندێک عولەما دەفەرمون فەواحش زیاتر مەبەستی زینایە، بەڵام ئەوەی کە دەفەرمێتن فەواحش مەبەستی هەموو گوناه و تاوانەکانن ما ظهر منها وما بطن. ئەو گوناهی کە بە دڵ دەکرێت، ئەو گوناهی بە زار دەکرێت، ئەو گوناهی بە داوێن دەکرێت، ئەو گوناهی بە قاز دەکرێت، ئەو گوناهی بە نوکە قەڵەمێک دەکرێت، ئەو گوناهی بە چاوتروکانێک دەکرێت، هەمووی دەگرێتەوە. ئەو جا دەفەرمێ ولا تقتلوا النفس التي حرم الله إلا بالحق. و بۆتان نییە نفسی نەیفەرمووە ولا تقتلوا المؤمنة، ئیماندار مەگوژن مسلمان مەگوژن. خوای گەورە بەقەتعی دەفەرمێ ولا تقتلوا النفس التي حرم الله إلا بالحق. ئەو نەفس ئەگەر کافریش بێ عولەما دەفەرمون لەسەرەوەی کە کافرە ناکوژرێتن، بەس لەبەرەوەی کە کافرە ناکوژرێتن. ئەگەر وە بایە دەبوا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات هەرچی جوولەکەی لە مەدینەی بوون هەمووی کوژبانە، چونکە کافر بوون، خۆ مسلمان نەبوون. بەڵام میثاقی مەدینەشی لەگەڵەوە کردبوون و کە پێکەوە ئەوە زۆرە ئەو قەزیەیە کە هەندێک خەڵک هەندێک فەرمودەی و بەرچاو دەکەوێتن کە ئاگای لە نسووسی دیکە نییە، دەکەوێتە ناوێ ڕەش و کابرای گوتی تەڕ وشتی پێکەوە ئاگر تێبەردەدات. لەبەرەوە چۆن تەماشا دەکەی کە حورمەتی نفسی ئیماندار پارێزراوە لە دەوڵەتی ئیسلامی، حورمەتی نفسی ئەو کافرەش کە معاهیدە کە ئیمزای کردووە کە خیانەت لەو دەوڵەتەی ناکە، بە هەمان شێوە کۆمەڵە نەسێکمان هەیە کە حورمەتی نفسیویش پارێزراوە. بەڵکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ من خەسمی ئەو کەسەیمە کە معاهیدێک یان بۆنی بەهەش ناکە ئەوەی کە مەسەلەن معاهیدێک دەکوژێتن بە ناحەق. ئەدی ئەو چیە کە دەفەرمێتن ولا تقتلوا النفس التي حرم الله إلا بالحق. بالحق كەوەی کە عولەما دیاریان کردووە، کابرا قاتیل بێ، زانی محسن بێ، ئەوەی هەبێ کە حەد و ئەوەی لێ دەردەکرێ. لە مەسەلەی مرتد و ئەوانش ئێستا هەندێک قسە و قسەڵۆکی لێ پەیدا بوون، بەڵام ئەگەر دەوڵەتی ئیسلامی بێ مادام ئیجبارکردن نییە لە موسڵمان بوون، دەفەرمێ و کەسێک کە مرتد دەبێتەوە کە حەدیثێکی صحیحە لە بوخاریدا هاتووە کابرا دەکوژرێتن. بەڵام چێ دەیکوژێ منوت و نا دەبێت سوڵتە هەبێ، دەگەڕێمەوە سەرخاڵ یەکەم. سوڵتەی شەرعی زۆر گرینگە. دەسەڵاتداری موسڵمان لەبەرەوە ڕۆژێکی عەدالەتی دەسەڵاتداری موسڵمان بەقەدەر عیبادەتی 40 ساڵی کابرای عابد خێری لە لای خوای پەروەردگار زیاترە. بەڵام قڕوە سەری ئەوانش کە عەدالەت ناکەن و کە موسڵمانن دەبێت چ تاوانێکیانە بێ کە گوتم. لەبەرەوەش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام دەفەرمێ سەبعەة يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله. یەکەمیان چێیە؟ ئیمام عادل. ئەو جەبرا بەڕێزەکانی خۆم دەفەرمێ ذلكم وصاكم به لعلكم تعقلون. ئەو ئەوی هێناوەدەوەی وەسیەت و ئامۆژگاری خۆیان گەر عەقڵتان هەبێت و ئەگەر فکر بکەنەوە گەر هۆشتان هەبێت. ئەو جا دەفەرمێ ولا تقربوا مال اليتيم إلا بالتي هي أحسن حتى يبلغ أشده. لێرە کابراگە تۆزەوەچی و گوتینە خوێندەوار بێیانەوە دەڵێ وەڵاهی دیارە دەڵێ جارێ ماڵەکان مەخۆنی هەیەتیمان هەتا گەورە دەبنە گەورە بوون دمی تێنێ بیخۆن هەمووی بن. نامە بەستی ئەوەی دەفەرمێ ولا تقربوا مال اليتيم إلا بالتي هي أحسن. ئەوەی کە
ویلایەتی لەسەر منداڵی یەتیم و لەسەر ماڵی یەتیم هەیە نابێ باوە بزانێ منداڵەکان گچکەنە و کەسنی دیفاعیان لێ بکات و ماڵەکەیان سەرف کات و بخوات و بە کەیفی خۆ بکاتن بەڵام بۆی هەیە بەقەدەر پێداویستی بە شەرتێکی معاملەیان بۆ پێ بکاتن ئەگەر بۆ خۆشی فەقیر بێ پێویستی پێبێتن ئەوەش دەبێت فتوا وەرگێت لە ئەهلی علم وەوانە بەڵام دەفەرمێ حتى يبلغ أشده يعني حتى إذا بلغ أشده فادفعوا إليهم أموالهم ئەگەر گەورە بوون ماڵەکەیان وێدەنەوە ئەو جا دەفەرمێ وأوفوا الكيل والميزان بالقسط ئەو شریعەتە زۆر مهمە کوڕە والله لەو شریعەتەی چاکتر و باشتر لە هیچ کون و قوشبنێکی ئەو دنیای دەست ناکەوێت ئوموری نێوان خوا و عەبدەکانی ڕێخستووە دەسەڵاتدار و ڕەعیەت ژن و مێرد دایک و باوک خوشک و برا جیران لەگەڵ جیران ئەو جا خەڵک بەعام بازاری ڕێخستووە هەموو قاعیدەی بۆ داناون دەفەرمێ فێڵ لە کڕین و فرۆشتن مەکەن لە تەرازوو مەکەن بۆ بەڵام لە تەرازوشدا جاری وایە برا بەڕێزەکان خەتای تونی خەتای من نییە کابرا لە تەرازوەکەی دەبینی کە لە شەریکەی دێتن تەرازوەکان دێک خەلەلی تێدایە کابرا بە ئەن قسوەی لێ نەکردووە پێ نازانین لەبەر هەندێک خوای گەورە دەفەرمێ لا نکەلیف نەفسا إلا وسعها لێرانە لێرە وسعەکەی بەکارهێناوە یعنی تۆ هەوڵدا فێڵ لە پێوانەکەی مەکە یعنی بەزاری وا دەبینی هەندێک مشتری لەسەر ئەوی کۆبووینەوە بۆی دەچێشی بە پەلەپەل بۆی مشتری دیکە نەڕواتن چاوەڕێ ناکەی تەرازۆ کۆبێتن لەوانەیە غرامێک دوو غرامی سووک بیتن ئەو غرامێک دوو غرامی ئەگەر بە ئەن قەس نەبێ لا يكلف الله نفسا إلا وسعها تێیدا گونەهبار نابی بەڵام هەوڵدا وأوفوا الكيل والميزان بالقسط کەیل و میزانەکەی کە هەردووچی پێوانە و کێشان هەردووچی بە مەزبوطی بڕواتن ئەو جا دەفەرمێ وإذا قلتم فاعدلوا هەر ئەوەندە نە ولو كان ذا قربى ئەگەر قسەشتان کرد شایەدیشتاندا با شایەدیەکەتان بە حەق بێ ئەگەر خزم و کەسیشتان بێتن چکە جاری وا دەبینی خزمی تۆ ئامۆزای تۆ برای تۆ زوڵمیان کردووە ئیدە برا شایەدی لەسەر بدە کاچی خۆم بڵێ وەڵڵاهی کاکە بەڵێ برای منە بەس بەو خوای برای منی ناحەق أو زاد فرمي وبعهد الله أوفوا ذلكم وصاكم به لعلكم تذكرون أو وعد بەڵێنەی کە لە مابەینی ئێمە و خوادا کە بیپەرستین و شرکی بۆ بڕیار نەدەین یان ئەو ئیتیفاقیاتەی کە دەبین تەماشا دەکرێت تۆ کابرایەکی موسڵمانی خەڵک بە ناوی موسڵمانەتی و دینداری ئەوانە یان دەوڵەتێکی ئیسلامیە دەبێت پابند بێ بەو وعود و موافقانە ئەوەی دەگرێتەوە ئەوەش دەگرێتەوە کە ئینسان شرک بۆ خوای گەورە بڕیار نەدات و خوا بپەرستێ و ئاخیریشی دەفەرمێ وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله ذلكم وصاكم به لعلكم تتقون بەڕاستی ئەوەی ئاخیری سەرپۆشێکە بۆ هەمووان دەفەرمێ و ئەوە ڕێبازی منە منهەجی منە دینی منە ڕاست و ڕەوانە پەناوپێچی تێدانین فاتبعوه بە دوای کەون ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله خەڵک ئەمڕۆ زۆری بە دوای سوبولەکەی کەوتووە لەبەرەوەش لەسەر ئەسڵی منهەجەکەی لای داوە کە لای داوە دەفەرمێ فتفرق بكم عن سبيلي ئەو سەبیلەی کە سەبیلی خوایە لەسەر ئەو سەبیلەی نییە لەبەرەوەش خوای گەورە کە ڕۆژی قیامەتە و کەسێک کە بە دوای سوبول کەوتووە بە دوای بەرنامە و ڕێبازی دەستکرد کەوتووە پاداشتی لە لای خوای گەورە دەست ناکەوێت دەڵێ بە دوای چێ کەوتبووی لۆچێ هەڵدەپەڕی دەنگت بەچێ دەدا چەپڵت بۆچێ لەدا بە دوای چێ دەکەوتی حەفەلاتت بۆچێ دەکرد بۆچێ سەرچۆپیت دەکرد بڕۆ پاداشتی خۆت لەوی وەرگرەوە هیچ لەکنە من نییە تەشبیه نەبێ وەکو ئەتۆپسی لە مەیدانی عەمەلەکی بینی مەیدانی عەمەلەکی بینی سێ جەمەنانی بدەیە بەڵام عەمەلەکە بینی لە تەنشتە تو کابراایکی دیشی شاکاپسی تیاریوی ئیشی تو نەکە چیشیوی بکات نێواری بێتە کرێت و بڵێ وەڵاتیمە پارەشم دەیە کاکە پارەت لۆ بدەمێت خۆلۆم نتیش نەکردی بڕۆ لۆچێت ئیش کردێ با پارەت داتی وەڵات چوویمە هاریوی چوویتە هاریوی کاکە بە یان پارە بە پارەکە یان بە پاداشتەکەی بۆ خۆت ڕازی بە هەر کەسێک لەو دنیای بە دوای چێ کەوت بێ ئێستانەکە ئیش لەسەر چ دەکرێت برا بەڕێزەکە ئیش لەسەرەوەی دەکرێت خەڵک زۆر باسی و قەزیانە نەکا بۆ نانوێ خەڵک تێبگاتن کاکە خەڵکەمووی مسلمانە و خەڵکەمووی دیندارە و فەرقی نییە و کاکە وەڵڵا نە خەڵکەمووی مسلمانە و نە خەڵکەمووی دیندارە و فەرقی ئاسمان و ڕێسمانیشی هەیە کووەکویە کە کەسێک بە دوای بەرنامەی خوای کەوت بێت و کەسێک بە دوای بەرنامەیەکی ئەلمانی دەستکرد کەوت بێتن ئاسمان و ڕێسمانی فەرق
أفنجعل المسلمين كالمجرمين ما لكم كيف تحكمون والله أويك ترسي خواي دا دڵ دا نەبێ ئەوەی کە بە دوای بەرنامەی خوای نەکەوت بێ گورگێکە و دە پیستی مەڕدا خۆی شاردۆتەوە لە هەر شوێنێکی حرامێکە بێ تاوانێکە بێت جەریمەیەکە مەگە کەسێکی کو ئیلا ما ڕەحیمە ڕەبی کابرا پەڕ و وشتی پێکەوە دەسووتێنیت ئەو جا دەفەرمێ لە ئاخیری ذلكم وصاكم به لعلكم تتقون وصيتەکانی خوان ئەگەر ئێوە ترسی خواتان دە دڵ دابێ ئەو شتانە جێبەجێ دەکەن بۆی کە خۆتان لە گوناه و تاوان بپارێزن والسلام عليكم ورحمة الله وبركاته.